تۆ بە هەڵە ڕۆژوەشتێنیت و تا ئێستاش نەتزانیوە. سڵاوتان لەوێ، من دکتۆر هاوکارم، ئەمەش بەرنامەی ڕۆژوزانە. لە پاش بە ڕۆژوبوون بۆ ماوەی زیاتر لە 12 کاتژمێر جەستە دەکەوێتە دۆخی پاراستنی وزەوە. بۆیە باشتر وایە ڕۆژوشکانەکەت بە 3 دەنگ خورما دەست پێ بکەیت کە هەم شەکری تایە و هەم ڕیشاڵی باششی تێدایە. سەرچاوەیەکی باشە بۆ پۆتاسیۆم کە هاوسەنگی کارەبایی جەستە ئەپارێزێت. لە دوای ئەوە ئەتوانی ئاو بخۆیتەوە، بەڵام وریابە با ئاوەکە سارد نەبێت و لە پلەی گەرمی ژووردا بێت، چکە ئاوی سارد ئەبێتە هۆی گرژبوونی گەدە و کردداری هەرستێکەیە. هەروەها لەگەڵیا ئەتوانی چەندەنکە گوێزێک یا چەندەنکە بایامێک بخۆی کە سەرچاوی پرۆتین و چەوری بەسوودن و هەڵمژینی شەکر خاوەکەنەوە. ئەمەش ئەتپارێزێت لە بەرزبوونەوەی خێرای شەکر. پاشان نوێژی ئێوارە بکە. ئەم ماوەیە زۆر گرنگە لە بینی ڕۆژوشکاندن و نانخواردنە، لەبەرەوەی مێشکت سیگنالی تێربوون وەرەگرێت، بەمەش دوورە بیت لە برسیبوون و هەڵپە لەسەر سفرە. دوای نوێژ دەتوانین نانەکەت بخۆی، بەڵام بە هێواشی نامخۆ، چکە کردداری هەرس لە جوینەوە دەست پێکات. زۆریش مەخۆ یەک لە سەرسەی گەدەت بە بەتاڵی بهێڵەرەوە. ئەگەر شیرین نیشت خوارد بڕێکی کەم بخۆ بیخەیتە دوای تەراویحش باشترە، چونکە جوڵەکانی تەراویح شەکری زیادە ئەسووتێن و بە شێوەی چەوری کۆ نابێتەوە لە جەستەدا. ئەگەر شیرینیەکەش بگۆڕی بە میوە ئەوە جەستەت سپاس دەکات. هەر تەندروست بە.